بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي كي نسبحك كثيرا ونذكرك كثيرا إنك كنت بنا بصيرا. مامۆستایانی بەڕێز و خۆشەویست، برایانی ئازیز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا، و خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی تاعەت و عیبادەت و خواپەرستی مانگی ڕەمەزانی لە هەموو لایەکمان قبول کرده بێتن، و خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی بە موسڵمانی بمانژێنێ، بە موسڵمانی بمانمرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە، وخوای پەروەردگار بە فەزڵ و کەڕەمی خۆی داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکا بە حەول و قووەتی خۆی. سەرەتا زۆر سوپاسی برایانی ئەنجومەنی خەلیفان دەکەم و دەستخۆشیان لێ دەکەم، خوا پاداشتیان داتەوە، خوای پەروەردگار بۆیان بخاتە تەرازوی چاکەکان، و خوای پەروەردگار پاداشتی ئەو خێرە و مەندانەش بداتەوە کە دەستباری لەگەڵ گرتوون. خوای گەورە لە هەموو لایەکی قبول کاتن. برایانی بەڕێز و خۆشەویستم، لەو چەند دەقەیەی کە پێشەوەی کە بانگ بدرێ پێم خۆشە بۆ خۆم و بۆ ئێوەش سەرنجی خۆم و ئێوەش ڕاکێشم بۆ خزمەت قورئانی پیرۆز لە هەڵوەستەکردن لەسەر ئەوانەی کە خۆیان بەخوا دەفرۆشن، ئەوانەی کە لەگەڵ خوا دەبن، ئەوانەی کە تیجارەت و معاملە لەگەڵ خوا دەکەن، چ قازانجێک دەکەن. جارێ برا بەڕێزەکانی خۆم لە هەموو زروف و سەردەمێک ئەوانەی کە معاملەیان لەگەڵ خوا کردبێ قازانجیان کردووە. تەماشەکە بە مروری زەمن، بە مروری تاریخ، و هەندێک لەو قسە و بەسەرهاتانەی جا ئەصحاب الأخدود، ئەصحاب الكهف، کۆمەڵە بەسەرهاتێکی دیکەن خوای پەروەردگار بۆ مەی باس کردوون، هەمووی بۆ ئەوەیە کە ئێمەش چاو لەوان بکەین، بە ڕێبازی وان دابڕۆین، بە ڕێی وان بەرنەدەین، بۆی هەمان نەتیجەمان دەستکەوێت. خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لە سوورەتی سەف لە ئاخیری دەفەرمێ: یا ئەیوها الذین ئامنوا کونوا ئەنصار الله. ئەی ئیماندارینە، ببنە سەرخەری دینی خوا. برا خۆشەویستەکانی خۆ، خۆشبەختی بۆ ئەو کەسانەی کە لە ڕۆژی دواییدا خوای پەروەردگار جیایان دەکاتەوە، دەفەرمێ ئێوە سەرخەری دینی من بوون. زۆر گرنگە ئینسان لە ژیاندا عمری خۆی، تەمەنی خۆی بەخوا ببەخشێت. لەبەرەوەش عیسا عەلەیهی سەڵات وسەلام ڕوو لە حەواریەکان دەکا: من ئەنصاری ئیلە الله، چێ دەستبارگرم دەبێ، چێ هاوکارم دەبێ بۆی دینی خوای گەورە سەرخەی. هەموو پێغەمبەران کە هاتوون عەلەیهیمو سەڵات وسەلام داوایان لە ئەتباع و لە شوێن کەوتوانیان کردووە بۆی کە دەستبارگر بن لەگەڵ پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام بۆی دینی خوا سەرخەی. و هەر کەسێک لە سەردەمی خۆی دەستبارگر بوو بێت لەگەڵ پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام، خوای گەورە ڕێزی تایبەتی لێناوە. لەبەرەوەش ئەو ڕێزە تایبەتەی کە خوای پەروەردگار لە ئەنسار و مهاجرینی ناوە، لەبەر چییە؟ لەبەرەوە سەرخەری دینی خوا بوو. لەبەرەوە خوای گەورە دەفەرمێ: فعلم ما في قلوبهم. خوای گەورە دەزانێت چیان لە دڵدایە، بەس مەبەستیان پێ سەرخستنی خوا و پێغەمبەرەکەی و دینەکەیەتی، هیچ مەبەستێکی دیکەیان نییە. لەبەرەوەش یەکێک لە هاوڵە بەڕێزەکان ڕۆژێک لە خزمەتی پێغەمبەردا دەبێ عەلەیهی سەڵات وسەلام، لە یەکێک لە غەزەواتەکان غەنیمەیان دەست دەکەوێتن، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام غەنیمە دابەش دەکات، دەشداتەوی. ئەویش وەکو کوردەواری خۆمان دەڵێ مسکەیەک دەکات، دەڵێی پێغەمبەری خوا ڕوح و گیانم بە قوربانت بێ، من بۆی وەگەڵە تۆ نەکەوتووە.
ئەمن بۆ دنیا نەهاتووم بۆ لای تۆ ئەو غەنیمەیە کە حەقی خۆمە پێم ناوێت ئەدی بۆ چە هاتووی هاتووم لە پێناو خوادا تیرێکم وێرانە بکەوێتم بەو تیرەی ڕوحم دەرچێت و بچمە بەهەشت پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر ڕاست کە خوای گەورە لەگەڵی ڕاست دەکات کە جیهاد دەست پێ دەکات شەڕگەرم دەبێتەوە تیرێکی ئەبێرە دەکەوێت ڕوحی دەردەچێتن پێغەمبەر کە دەیبینی عەلەیهی سەڵات دەفەرمێ ڕاستی کرد خوای گەورەش لەگەڵی ڕاست کرد بەڕاستی برا شیرنەکانی خۆم خۆشبەختی بۆ ئەو خەڵکەی کە ئەمڕۆ لە کاری ئیسلامیدایە جا لەگەڵ هەر گروپێکیدا لەگەڵ هەر جەمعێکیدایە کێشەمان نییە خۆشبەختی بۆ ئەو خەڵکەی کە کاری ئیسلامی دەکات خۆشبەختی بۆ ئەو خەڵکەی کە دینی خوا سەردەخات خۆشبەختی بۆ ئەو خەڵکەی کە کوفر و ئیمانی لێک کردوتەوە خۆشبەختی بۆ ئەو خەڵکەی کە بەڕێی پێغەمبەراندا دەڕوا عەلەیهیمو سەڵات وسەلام چەند خۆشە لەو زروف و سەردەمەی کە تێیدا دەژین لەگەڵ ئەوانە حەشر و حیسابمان بکرێ کە ڕێبازی پێغەمبەر نوێ دەکەین و ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زیندوو دەکەینەوە چەند خۆشە کاتێک کە حەشر و حیسابمان دەست پێ دەکا ئەبوو بەکر و عومەر و عوثمان و عەلی و تەڵحە و زوبەیر و بیلال و عەمار و یاسر و پێدا وەرە ڕاوەستاون لە خزمەت پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام چەند خۆشە تۆش لە ڕیزی وان ڕاوەستابی و سەرت بەرز بێتن ئەوان ئەگەر شانازی بە ئەوە بکەن بڵێن ئێمە لە ڕۆژێک لە ڕۆژان خزمەتی دینی خوامان کرد و دیفاعمان لە پێغەمبەر کردو عەلەیهی سەڵات وسەلام ئێمەش سەری خۆمان بەرزکەین و بڵێین ئەبوو بەکر عومەر عوثمان عەلی ئێمەش لە زروف و سەردەمی خۆماندا دیفاعمان لە هەمان پێغەمبەر دەکرد عەلەیهی سەڵات وسەلام شانازیمان بە هەمان دینداری موسڵمانیەتی دەکرد چۆن ئێوە دژمنایەتی ئەبوو جەهل و ئەمسالی ئەبوو جەهلتان دەکرد ئێمەش لە زروف و سەردەمی خۆماندا دژمنایەتی ئەبوو جەهل و ئەمسالی ئەبوو جەهلەکانمان دەکرد لە پێناو خوا دەنا ئەگەر ماستاومان بۆ کردبان دنیامان دەست دەکەوت چۆن ئێوە تەنازولتان نەکرد ئێمەش تەنازولمان نەکرد برا شیرنەکانی خۆ مامۆستایان زۆر جار پێیان گوتوون دینداری و موسڵمانیەتی و سەقامگیربوون لەسەر ئەوەی کە ئینسان سەرخەری دینی خوا بێ بازی دەوێت ناڕحەت دەکرێ ناو ناتۆرت بۆ دروست دەکرێ هەوڵ دەدەن وەچی کوردەواری خۆمان دەڵێ قەتە ڕاتبت کەن هەوڵ دەدەن لەسەر وەزیفەت دەرکەن بەس هیچ نییە ئەو شتان ئەو ئەبوو بەکرە نازدارە ئەوەندەیان لێدا دەموچاوت نەدەناسیەوە نەتدەزانی کامەی لوتە و کامەی لێوە و کامەی گوێ ئاوایان لێ کردم کە دەیبەن بەخۆ دێتەوە خزمەکانی دەورەیان لێداوە یەکەم پرسیار دەکات دەڵێ پێغەمبەر سەلامەتە عەلەیهی سەڵات وسەلام کوڕە دەڵێ تو دەمری دەڵێ لە من گەڕێن پێغەمبەر سەلامەتە مادام پێغەمبەر سەلامەتە عەلەیهی سەڵام تەواو ئێمەش ئەو ڕێگرتومانە زۆرمان نەماوە کوڕینە با هەوڵ دەی گەرمتر بین کۆڵنەدەرتر بین چاونەترستر بین تخوا کەسێک شەرم لە خۆی نەکاتەوە لەسەر ڕێبازی شەیطان لەسەر ڕێبازێکی عەلمانی کوفر بێباوەڕی ئیلحاد نێوچاوانی خۆی بەرز کاتەوە قسەی گەورە بکات چۆنم تۆ دەبێت شەرم کەین کە لەسەر ڕێبازی خوا و پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام عاقیبەتەکەش دیارە ئەمە لە ئاخیری عومری لەسەر مەرگماندا مصیرتر دەبین دڵسۆزتر دەبین ئەوان لە ئاخیری عومری تۆبە دەکەن خوا تۆ بەیان بە قسمەت کە لە ئاخیری عومری پەشیمان دەبێت و لە ئاخیری عومری عومرە دەکا لە ئاخیری عومری حەج دەکا لە ئاخیری عومری نوێژ دەکا کوڕ دەڵێ هەمومان موسڵمانین
ئەمە پێمان خۆش هەموو خەڵک موسڵمان بێ بەخوا پێم خۆش هەموو خەڵک بەرماڵی لە ئاسمان بفڕێ بەهەشت جێی هەمومان دەبێتەوە بەڵام دەبێت خاوەن مووقیف و هەڵوێستی ئاخیری قسەکانم خۆشەویستانی خۆ هەر یەکێک لە ئێمە حەرەکاتی ئیسلامی جەماعاتی ئیسلامی ڕێکخراوە ئیسلامیەکان نیەتی خۆمان ساغ و سافتر کەینەوە لەگەڵ خوا براوەی خوای گەورە دەستکاری کەون و کائیناتمان بۆ دەکاتن تەماشای ئەصحاب الکەهف کە ئەصحاب الکەهف ڕەحمەتی خوایان لێبێ کۆمەڵە گەنجێک بوون بۆ خوا سوڵحا بوون نەیانتوانی ڕوبەڕووی میلەتەکەیان ببنەوە چونکە لە قەبارە و هێزی وان دانەبوو لە دەسەڵاتی وان دانەبوو بەڵام تەنازولیان نەکرد لەسەر عەقیدە و بیر و باوەڕی خۆیان هەڵنەگەڕانەوە طموحی زۆریان دانێ پارەی زۆریان دانێ مەنسەبی زۆریان دانێ دادی نەدان ئەو جا بە هەڕەشە و بەلێدان هەر تەنازولیان نەکرد بزانە خوا چی بۆ کردن چەند ساڵ تێپەڕیوە بەسەرەواندا ها زۆر ناناڵێت بەسەر تەمەنیاندا نەگۆی کە ماونەوە لە ئەشکە و 309 ساڵ خەویان لێکەوت خوای گەورە کردوویەتە قورئان کەلامی خۆیەتی حتا ئەو قورئانە لەسەر ڕووی زەوی ماوە خەڵک دەبێت تەعاروف لەگەڵەوانە بکات إن أصحاب الكهف والرقيم كانوا من آياتنا عجبا زۆر مهمە بەس لەبەرەوەی دڵیان لەگەڵ خوا ڕاستیان کرد لەگەڵ خوا خوای پەروەردگار سیستەمی کەون و کائیناتی بۆ گۆڕی چی لێ کردن بردنی ئەشکەوتێک فەئوو إلى الكهف بڕۆنە ئەو ئەشکەوتە ئەشکەوت بەڵێ لە ناوە ترسناکە لە ناوە تەسکە بەڵام خوای پەروەردگار بۆی فەڕاح کردن بۆی فراوان کردن دڵ و دەرونی ئاسوودە کردن ئەو جا خوای گەورە تەبارەک و تەعالا 309 ساڵ خەوی لێ خستن نەیمران خەوی لێ خستن جا ئەو جا خوای گەورە تەبارەک و تەعالا چی بۆ کردن خۆر دەستکاری هەڵاتنی خۆری بۆ کردن وترى الشمس إذا طلعت تزاور عن كهفهم ذات اليمين وإذا غربت تقرضهم ذات الشمال كاتێک کە خۆر هەڵدات تەزاوەڕ عن کافهم خوای پەروەردگار ئەمری بە خۆرێک کرد بوو کە لە ئەو ئەشکەوتەی نەدات لەو ئەشکەوتەی لادە تەزاوەڕ یعنی تەمایل وەلانێ لێیان مەدە ئەوانە ئەمانەتی منن لەوێندەر کە خۆریش ئاوا دەبوو هەندێک لە عولەما دەفەرمون بە هەمان شێوە خوای پەروەردگار قەدەغەی کرد بوو کە لێیان بدا هەندێکی دیکە دەڵێن نا کە خۆر ئاوا دەبوو بەقەدەر ئەوەی کە جسمی ئینسان پێویستی بە خۆرە ئەو خۆرانوێ دەکرد بەڵام مەزیەتی نەدەدان ئەو جا چی دیکەی بۆ کردن فضربنا على آذانهم ئینسان بە چووە خەبەر دێ کە خەوی لێکەوت بێ ها بە دەنگە دەنجەوە خەبەر دێ بە بیستن فضربنا على آذانهم مەسەمع و بیستنمان لێ وەرگرتنەوە قەپاتمان کرد گویان لە هیچ شتێکی نەبێ 309 ساڵ ئەو هەموو هەورە تریشق و باران و بەزم و ڕەزمە ئاگیان لە ئەشتەبای خوای گەورە بۆ چکە خوای گەورە فضربنا على آذانهم ئەو جا چی دیکەی بۆ کردن ها هەڵگێڕ و وەرگێڕی پێدەکردن لای ڕاست لای چەپ لای ڕاست لای چەپ بۆی کە جسمیان نەڕزیتن دەیان نیعمەتی دیکەی لەگەڵ کردن ئەو جا کردنیشیە علامەت و نیشانەی دەسەڵات و گەورەی و عەزەمەتی خۆی ثم بعثناهم لنعلم أيهم أحصى لما لبثوا أمدا ئەو جا زیندیمان کردنەوە بۆی کە بزانن چەند ساڵ لەوێ ماونەوە ئەوە هەمووی علامەت و نیشانەی چ بوو علامەت و نیشانەی وەک لەگەڵ خوادا بوو ئێمە پێویستمان بۆی دەرس لەوانە وەرگرین نەپشت بەستن بە ئەمریکا
نەپشت بەستن بە حزبێکی علمانی، نەپشت بەستن بە پارە، نەپشت بەستن بە ڕێکخراوی نزانم چێ و چی و چیە، هیچ شتێک فریامان ناکەوێت، یەک شت فریامان دەکەوێت لەگەڵ خوا ڕاست بکەین، خوای گەورە لەگەڵمان ڕاست دەکات. وەخوای گەورە تەبارەک و تەعالا سەربەرزی دنیا و قیامەتمان دەکات. ئەمن دووبارە و سێبارە دەستخۆشی لە برانی ئەنجومەنی خەلیفان دەکەم و دەستخۆشیش لەو برا و خوشکانە دەکەم کە لە کاری ئیسلامیدا بە دڵسۆزی، بە دنیانەویستی، بە بێ منجەمەنج و بێ پرتەپرت و بۆڵە بۆڵ، ئەوە زۆر گرنگە. ئەوە زۆر گرنگە ئینسان ئاوا بەردەوام بێتن. خوای گەورە تەبارەک و تەعالا عاقبەتمان خێرکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.